بەردەوامە بیچارە چینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان کە ئەویش پێنجەمین دیداری هەورامانناسی لە هەڵەبجە بەڕێوە چووە کە ئەم دیدارە یاخود ئەم کۆنفرانسە کە لەسەر هەورامانناسی بووە دامەزراوەی کەریمی عەلەکە هەستاوە بە ئەنجامدانی ئەم چالاکیە. جا ئەم ڕۆیەمە بەڕێز سوێیب فاروق بەڕێوەبەری چالاکیەکانی دامەزراوەی کەریمی عەلەکەمان لەگەڵا بێت باس و گفتوگۆکەین لەسەر چۆنێتی بەڕێوەچوونی دیدارەکە بزانێ ئەم دیدارە لەژێر چ ناو نیشانێکا بووە ئەو بابەتانی کە پێشکەش کراون لە ناو دیدارەکە لەسەر چی بووە و میوانەکان یعنی ئەو میوانانەی کە بوونیان هەبووە لە نێو دیدارەکەیە لەسەر چ بابەتێک قسەیان کردو و گرنگی دیداری پێنجەمینی هەورامانناسیش بۆچی ئەگەڕێتەوە هەمووەمانە لەگەڵ کاک سوێیب فاروق گفتوگۆ و قسەی لەسەرەکەی. کاک سوێیب بانی باش بەخێر بێت. خێر سەر و سەمە با هەورامیش کاک سوێیب باسێکی بەگشتی باسێکی دیدارەکەمان بوو کە چۆن بوو چۆن بەڕێوە چوو ئەو ئامادەکاریانەی کە کردبووتان لەو ئاستەیە بوو لێ ڕازی بوون. هەڵبەتە دەستان خۆش بێ سپاس. دوێنێ پێنجەمین دیداری هەورامانناسی خۆلی دکتۆرە فراسیا هەورامیمان بەڕێوەبرد وەکو دامەزراوەی کەریمی عەلەکە لە کەشوهەوایەکی زۆر تایبەت و کللتوری و جدێ و ڕاقی و گفتوگۆ ئامێز و کوردانە و هەورامیانەدا. سپاس بۆ خواوەکوی چاوەڕێمانە کرد جۆرێک لە جدێت و جۆرێک لە تایبەتمەندی و جۆرێک لە بەدەمەواتنی خەڵکو و جۆرێک لە قەرەباڵخی و ئەوانەی هەبوو. هەوڵمانداوە پێی تەجروبەی خۆمان ساڵ بە ساڵ لە ئەزمموی ئەو 5 ساڵەی کە ئیشمان لە پرسەکەیا کردووە هەر جار و جۆرێک لە جدێت و جۆرێک لە تازەگەری و جۆرێک لە قەرەباڵخی بۆ دروست بکەین ئەوەندەی بتوانین بە شێوەیەکی گشتی تا ئاستێکی باش دەتوانم بڵێم باش بوو ڕێژەیەکی بەرچاو حزوری پێشکەشکاران و توێژەران و بینەر و ئەوەی کە تامەزروی کللتوری ڕەسەنە لێ بوون چەند توێژەرێکی باشی لێبوو کەناڵەکانی ڕاگەیاندن ئامادەیەکی باشیان هەبوو توێژەر و نووسەران لە هەولێرەوە لە سلێمانیەوە لە هەڵەبجەوە لە ڕۆژهەڵاتەوە لە شارەکانی دەوروبەرەوە لە لادەکانی دەوروبەری هەڵەبجەوە حزورێکی باشیان بوو مای دڵخۆشیمان بوو. بە دیاریکراوی وەک وتە ئەزمونتان لە ساڵەکانی پێشوو وەرگرتووە جیاوازی سەرەکیەکانی ئەم ساڵ بە دیاریکراوی چی بوون لەگەڵ ساڵەکانی پێشوە کە ئەم بۆنێ بەڕێکراوە بیانی جێبەجێکراوە. ساڵانە کە هەر جارێک ئێمە ئەو دیدارەمان کردووە چ ڕاستەوخۆ چ ناڕاستەوخۆ داوای فیدباکمان لە خەڵک کردووە خۆشمان گوێمان بۆ پرس و ئەو سەرنج و پێشنیارانە هەبوو کە توێژەرەکان و هاوکات کەسانی دیارکە لە ناو گفتوگۆکانە بەشدارن سەرنجەکانمان بە هەند وەرگتون چاپکردنی توێژینەوەکان بە شێوەیەکی جدی و باش هاوکات بەشداری پێکردنی ڕێژەیەکی باش لە خانمان بە تایبەت سێ توێژەری دیاری ڕۆژهەڵاتی کوردستان کە حەزورێکی باشیان هەبوو ئەمانە لە گرنگترین ئەو جۆرە لە جدێت و لە تازەگەری بوون هەروەها جۆرێک لە گۆڕانکاریکردن لە دیدارەکەی بەوەی کە ناوی بنێن هەورامانناسی بۆی پەلوپۆ بە هاوێژە بۆ بەشە جیاوازەکانی هەورامان ساڵانی ڕابردوو تەرکیزمان زیاتر لەسەر ئەدەبیات بوو بە شێوە گشتەکە یڵبەت 2 ساڵی ڕابردوو با بڵێن ئەم ساڵ تەرکیزمان لەسەر هەورامانناسی بوو بۆی کەسێک مەسەلەن لە چوارچێوەی ئەدەبیاتی شەوە بێ بتوانێت مەسەلەن جۆرێک لە فرسەتی بەشداریکردنی بۆ بڕەخسێ لە چوارچەوەی توێژینەوەکانە ئەوەی کە لە ناو هەورامانناسیە جێگەیە بێتەوە لە قەجیاوازەکانی کللتور بەشداریەکە باشە کاک سوێیب یعنی ئەگەر سەرێکی مێژووی هەورامان بکەیت و ناوچەی هەورامان بکەیت و جەنابەت ڕەنگە زۆر لە من باشتر ینی ئاگاداری ئەو مێژووە بیت کە یەکێکە لە دەوڵەمەندترین مێژووەکان هەم لە ناو گەلی کووردا هەم لە ناوچەکەشا بەڕاستی ینی یەک ئەگەر بین لە ڕۆ سیاسیەکەەوە سێر بکەین یەکەم کۆبوونەوە کە وەکو پەرلەمانێ وەکو ئەنجومەنێک بڵین دروست بووبێ مێژوویەکی کۆن و دوور و درێژیە لە ناوچەکە لە ناو هەورامیەکان هەبووەکە وەکو پەرلەمانێکیان هەبوو کە ژنتیا حزوری هەبوو دواوا گەربێنە سەر لایانی هوەری ئەبینین کە چەندین تایبەتمەندی هوەری لەو ناوچەیە بوونی هەیە وەکو میلۆدیەکان و وەکو گۆرانیەکان ئەگەر بینە سەر لایەنە کانی تری کۆمەڵایەتی و ژیان ئەوازانین کە هەورامان چەند پێشکەوتووە هەورامانناسی ئەم جارە چ توێژینەوەیەکی تیا بۆ توێژینەوانەی کە پێشکەش کران لەسەر هەورامانناسی توانرا حەقەکەی خۆی باتێ بە و
بەو تایتڵی کە هەڵتان بژارد بوو نو توێژینەوەی جیاوازمان بۆ هاتبوو وەکو ئەماژەم پێدا سێیان لەنان سێ خانمی توێژەرەوە لە ڕۆژهڵاتەوە بوون، چواریان لە ڕۆژهڵاتەوە بوون، سێ خانم و باڵێن پیاوێک. توێژینەوەکان جیاواز بوون، بەشێکیان تایبەت بوون بە هونەری هەورامەوە، چ سیاچەمانە چ گۆرانی هەورامی بە شێوە گشتەکەی. بەشێکیان تایبەت بوون بە هەوارنشینی هەورامەکان لەوێ، پرسێکی تایبەت و گرنگە هەورامەکان باڵێن جۆرێک لە جیهانبینی کۆچریان نەوە، بەڵام بەپێی وەرزەکانی ساڵ هەندێجار لەلام لە دەکانە بوون لە وەرزە ساردەکانە بە تایبەت لە زستان و لە پاییزانە لە دوو وەرزەکەی تریشا کۆچیان کردو بۆ هەوارەکان وەکو جۆرێک لە تایبەتمەندێتی فێنکی و باغداری و بڕێکجار ئاژەڵداریش. هەوارنشینی جۆرێک خوێندنەوەی سۆسیۆلۆژی تایبەتی هەورانیانی تایبەت بەخۆی هەبوو کە توانم بڵێم بۆ یەکەم جار بوو بە شێوەیەکی تایبەت و زانستی لە ڕێگەی پەنەڵێکی جددیە باز لە پرسی هەوارنشینی بکرێت. بەشێکی تری وەکوتم لە دوو یان سێ توێژینەوەی تایبەت بوو بە هونەری سیاچەمانە وەگە دەزانی جۆرێک لە جیهانبینی تایبەتی هەورامیانە لە ناو سیاچەمانە هەتا یەکێک لە توێژەرەکان ئاماژەی بەوە کرد ئەگەر من فرسەت و تایبەتی کاتی تایبەتی خۆمە هەبێت توانم بەشێکی باش لە مێژووی کورد لە ناو سیاچەمانەما دەست بخەم و بدۆزمەوە. یەکێ لە پانێڵەکان تایبەت بوو بە زمان گرنگیدان بە پرسی ئەو جۆرە لە جیهانبینی هەورامیانە و کوردانە کە لە ناو زمانی هەورامیا هەیە، ئیدیۆمەکانی حتا گۆرانیەکانی پەندی پێشینانی مەتەڵەکانی ئەو کەرەستە و داتاوردانی توانین بڵین زیاتر توێژینەوەکان لە ڕۆ هونەریەکەی هەورامانەوە بووە هەموو شتێکی تیا بوو، حتا بەشێکی ویستم ئەوە بڵێم بەشێک لە توێژینەوەکان دوو توێژینەوەن توێژینەوەیان تایبەت بوو بە مێژووی هەورامان، توێژینەوەیکیشان تایبەت بە شوێنەوارەکانی هەورامان، جۆرێک لە فرە ڕەنگی تیا بوو بەپێی ئەو جۆرە لە دەستکراوی کە لە ناو نۆ توێژینەوەیە ئێمە توانیمان لەوێ هەلی بەشداربوون و دەرخستنی توێژینەوەکانیان بۆ بڕاکسێنی. بەڵێ ئەی سەبارەت بە ژنان هیچ توێژینەوەیەک سەبارەت بە ژنان بۆ منە ژنان لە هەورامانە دەست ڕەنگینن زۆر بەتوانان لەو شوێنە سەختەیە بە شێوازێکی یەکجار گەورە توانیویانە خۆیان بەرەو پێشەوە بن دروستکردنی کڵاش و هەروەها فەرش و چەندین کاری تر. پرسێکی زۆر بەجێ دوورژان سێ خانم لە سێ توێژینەوەی جیاوازیان کردو هەرسێکیان تابەت بوو بن پرسی ژنانەوە. خاتونێکیانەوەی لەسەر هەوارنشینی ئیشی کردبوو لە ناو توێژینەوەکە لە ئەنجامی توێژینەوەکەی ئەومان بۆ دەکەوت بەشێک لەو ئیش و کارانەی کە لە هەوارنشینیە ئەکرێت چ لە دیوە ئابوووریەکەی چ دیوە کۆمەڵایەتەکەی چ دیوی بەڕێوەبردن و ئیداریەتەکەی لەسەر ژنان بووە. ئەو کاتەنی حتا باسی لەوە کرد زۆربەی کاتەکان مەسەن کە پیاوێک پیاوی ماڵەکە خۆی یا کوڕێکی یا کەسێکی نەخۆش بووە ژنەکە لە کات و وادی خۆیان کۆچی کردو بۆ هەوار و لە کات و وادی خۆی شاگەڕاوەتەوە. زۆر جار ژناری هەورامان بڕیاری ئەویان داوە ئەم ساڵ ئەم لادەیە لە فلان بەروارە کۆچ بکەن و لە فلان بەروارە بگەڕێنەوە. خانمێکی تریان باسی لە جیهانبینی هەورامیانەی ژنان کردبوو ژن چ پێگەیەکی هەیە چ ڕۆڵێکی هەیە حتا لە ڕووی گوتنی گۆرانی و جۆرێک لە تایبەتمەندێتی گۆرانی لە ناو جیهانبینی ژنانەیە. خانمێکی تریان باسی لە پزیشکی میلی کردبوو ئەوی پێوترێت تۆبی سنەتی چارەسەرکردنی خانمانە لە ناو هەورامانە بۆ ئەوەی بۆ ئەوە گەڕاندەوە بەشێکی زۆری جیهانبینی هەورامیانە لە ناو ئەو بوارەیە کە پێوترێت پزیشکی میلی کە بەداخەوە ێستا کەمتر ئاوڕێ لێ درێتەوە خانمەکان ئەوی شیان کردووە حتا ناوی چەندانە خانمی هێنا چەند کەسیان چا کردوێتەوە لە خەڵکی گەورە و لە خەڵکی بەتەمەن و لە نەخۆشی جۆرا و جۆرەکان لە کەسێک کەمار پێوەیە کەسێک کە بەگوێزەوە کەوتە خوارەوە کەسێک کە حتا مۆزوعی خنکان و ئەوانە جۆرێک لە قەرەباڵقی و جۆرێک لە جوانی مینانە یا ژنانی هەورامانیان پێشاندا کە تەواو جێگەی سەرن دەستخۆشی بوو و گفتوگۆیەکی زۆر باشی بە دوای خۆیان واتە باسکردنی ئەو کاتێکە زۆر سەخت بۆ کۆسارەگەرت و هەر کاتێک بۆ ینی بۆ سەفەریان بۆ خۆشی ئەچی بۆ ئەوێ تەنانەت سەرکەوتن بەسەر قادرمەکانیشا زۆر پرسە ینی من هەنێک جار بیرم لەوا کردو کە چۆن ئەتوانن هەموو ڕۆژێک لێو بێنە خوارەوە بۆ ئەوێ و کاتێک ئەگەر ڕووداوێک شتێک ڕوک بە ڕووباوەک و خنکان یاخود مار پێوان هەر شتێکی سەخت بەڕاستی زۆر سەخت بۆ ئەوان. جۆرێک لە هەورامی کاتێکە لە ناو سروشتا ئەژی جۆرێک لە دەست و پەنجەی خۆی نەرمەکە لەگەڵ دۆخەکەیان زۆر بباشیەتەوە. ینی لە چاو ئەوە شاتۆ من خۆم لە هەورامانە زۆر ژیاوم لە چاو شوێنە سەختی و عاسەیە کە تێ ژیاون بڕوا بکە کەمتر ڕووداویش ڕۆیەیە ینی کەمتر مەگەر چوزانم دۆخەکە زۆر سەخت وایە یان زۆر قرس وایە مەسەلەن جۆرێک لە پێڵاو دروستەکەن بۆی خۆی بگونجێنێ لەگەڵ دۆخەکەیە حتا جۆرێک لە گاڵۆک دروستەکەن بۆی سەرکەوتن و هاتنە خوارەوە مەسەلەن بە قادرمەیە جۆرێک لە جلوبەرێک دروستەکەن وەکو پوزەوانە و یەک دنیاشتی لەو جۆرە بۆ ئەوەی خۆیان لەگەڵ سەرما و گەرمایە بگونجێنێ حتا لە بەکارهێنانی کە
مەبەستەکانی ڕۆژانەیە مەسەن بووی تۆ سەرکەوی بەسەردارێکە جۆرێک لە پەیژەیە جۆرێک لە گوریس بەکارهێن بووی تۆ بتوانانی بە ئاسانی سەرکەوی و داگەڕێتە خوارەوە ئەمانە کۆمەڵێک جیهانبینی و سەلیقەی زانستی خۆیان بوون کە ئەکری ئێستا بە وردی بتوانانی توێژینەوەی لەسەر بکەی بزانی دۆزینە و پیاکردنی ئەم کەرەستانە چ ئامانجێکی لە پشتەوە بەوە بە چ مەرامێک بووە ئەوانە کۆمەڵێک دەرکەوتی باشن بەس خۆش کاک سویب ئێمە هەورامان ناوچەیەکی فراوانە هەم بەشی ڕۆژهەڵاتمان هەیە بەشی باشووریشمان هەیە و لەناو هەورامانیش هەورامانی سەخت و تەخت و هەورامانی لە هۆن و ئەمانەمان هەیە ئێوە بەگشتی لەسەر تەواوی هەورامان بوو دیدارەکە یاخود تەنها لەسەر هەورامانی ئەم دیو بوو ئەو تایبەت جۆرە لە جیاکاری بۆ جۆرێک لە ناسینە جۆرێک لە پۆلیانکردن بووی بیناسینەوە طبعاً شێوە گشتەکەی کورد مەسەلەن وەکوی جۆرێک لە جیهانبینی و جۆرێک لە تایبەتمەندی جوگرافی مەسەلەن بەشێکی بەر هەورامان بەشێکی بەر شارەزور بەشێکی بەرگەرمیان بەشێکی بەر بادینانەکەوێ ئەم جۆرە لە پۆلیانکاری بۆ زیاتر ناسینە نەخوا نەخواسە بۆ جیاکردنەوە هەورامانیش لەو پنتەیە بۆ جۆرێک لە ناسین و گەنگەشەکردن و هەڵسەنگاندنە دیسان لەناو هەورامانیشە بەش و پارچەی جیاوازمانێ حتا شێوەی قسەکردنی هەورامانی چ ئەوەی کە بەر دیوی ئەم دی کۆمان وای پێڵێن هەورامانی ئەم دی و ئەو دی بە باشوور و ڕۆژهڵات چ دیسان لەوێش هەتا بەشی جیاوازی لێ ناونیشانەکە پێوتری هەورامان ناسی کۆی شوێنەکە بە ئەم دی و ئەو دی و باشوور و ڕۆژهڵات پێوتری هەورامان لادەکان هەمویان نەگرێتەوە جیاوازیەکی ئەوتۆمان نەکردووە تەنها ئامانجمان ئەوە بووە کە هەلی قسەکردن و گەنگەشەکردن و هەڵسەنگاندن هەوراماناسێکی گشتی بووە هەوراماناسێکی گشتی بووە طبعاً ئەمە لە ساڵانی پێشوشە هەروەمان کردووە فرسەت هەیە بۆ قسەکردنی کەسێکی نۆرچی لەگەڵ تەوێڵەیەکە مەسەلەن گوڵپیەک و ژیواریەکە مەسەلەن دەرەوکەیە دەمەیە و مەسەلیان دزڵی لەگەڵ کەسێکا لەم دی و یەنە ئەم دی و بە یەکەوە گفتوگۆوەکەین دانیشین جگە لەوەی وەکو لە دیدارەکەشا باسمان کردبوو جگە لەوەی کە پنت و لایەنێکی زانستی هەیە جۆرێک لە دەمەزەرکردنەوەی خزمایەتی و تێکەڵاوبوون و ئاشنایەتی و گەنگەش بەڵێ کاتە بیرتان لەوە کردوەوە ئەگەر یەکێک لە پانەڵەکان بۆنمونە لەم دیداری ئێستاە هەیە باز لە جیاوازیەکانی هەورامانی سەخت و تەختکە یاخود لە داهاتوودا لە دیداری داهاتوودا بڕیارتان ناوە بە وردی کاری لەسەر هەر خۆی ئۆتۆماتیکی کەسێک کە بە حەزوورێکی تایبەتیەوەیە جلەکانی هەر هەورامانن جلوبەرگەکانی و هەڵسوکۆتی بەڵام جۆرێک لە ئەدای قسەکردن و جیاوازی بەکارهێنانی جێناوەکان و ئەوەی پێوترێ بەشە شێوەزار یا سەبدیالێک یا ئەکسنت مەس ئەگەر زۆر بە هەڵەیانە چوو بم هەر خۆی هاوارەکە ئەزانێ چۆنە هەتا جۆرێک لە گۆرانیەکان کە تابەشەکردن ئەزانی ئەم بەزمە هی ژیواریەکانە ئەم بەزمە هی کێمنەیەکانە و تویانە جۆرێک لە قەرباڵخی و جۆرێک لە فرە ڕەنگی هەیە ئیشکردنی جیهانبینی ئێمەش وەکو دامەزراوی کەریمە عەلەکە لەو ڕوانگەوەیە کە پنتێکی جیاواز جوانیکی جیاواز ئەڵبەت ئیشکردن لەناو هەورامانە ئیشکردنە بە ئاڕاستەی دۆزینەوەی جوانیەکان بە ئاڕاستەی کنە و پشکرین لەسەر ئەو میراتە دەوڵەمەندە فەرهەنگی کە ساڵەهایە هەیە دۆزینەوەی دەنگێکی جوان دۆزینەوەی ئیشێکی جوان دۆزینەوەی تایبەتمەندیکی جوان لە هەر شوێنەکە هەبێت ئامانجەکە ئەوەیە کۆکردنەوەیانە بە یەکەوە گفتوگۆکردنەوە و ناسینەوەیان باش کاک سوهیب بمانێت و نەمانەوێت بە حکمی دەسەڵات و ئەو سیاسەتی کە لە ناوچەکەیە هەیە تۆزێک زاراوەکان گۆڕانکاریان بەسەرایە یاخود وشەی تازە وشەی نوێیەتە ناو زاراوەکان و یاخود ناو لاجەکانەوە جەنابەت باسە لە کۆمەڵێک شوێن کە بەنمونە نۆتشەیەک ئەگەر بێ لەگەڵ یاخود هانەگەرمەڵەیەک ئەگەر بێ لەگەڵ تەوێڵەیەکە لەگەڵ سۆسەکانیەکە قسە بکە ڕەنگە بە حکمی دەسەڵاتی ناوچەکە تۆزە گوشەکانیان جیاوازی هەبێت و ئەمە بوونیشی هەیەانی لە ناو هەورامانە ئەم ڕێکردنەوەی ئەم وشانە لەم دیدارەیە هیچ قسەی لەسەر کرا کە وا بکەن چونکە هەورامان ئەلفوبەی تایبەت بەخۆشی هەیەانی کتێبی تایبەت بەخۆی وا بکەن کە زمانێکی یەک ئاڕاستی هەورامی هەبێت چ لەو دی و چ لەم دیویش بێ بەگشتی لە ڕووی تێگەشتن و ڕێنووس و قسە پێکردنەوە تا ڕادێک خۆی یەک ئەڕاستەیەکی بەڵام لە پنتە وردەکانە جۆرێک لە جیاوازی هەیە مانەوەی ئەو جیاوازیانش دۆخێکی جوان دروستەکە ینی خەریک نین یەک ڕەنگیکەین بەڵام خەریکی هەنگاو بنێن بە ئاڕاستەی ئەوەی کە جۆرێک لە یەک ڕێنووسی یان جۆرێک لە تایبەتمەندێتی زانستی بدەینە یەک ڕێنووسی تایبەت هەبێ بۆ هەموو هەورامە هەوڵەکان خەریکن سەرپێیەکەون چونکە ئێمە بڕێک لە دەنگ یا پیتی تایبەتمان هەیە ئەکرێت لە جیهانبینی سۆرانیەکە لە ناو زمانی ئەوەی کە پێوترێ سۆرانی یان کرمانجی خواروە نەبێت هەوڵێکی زۆر جدیە خەریکن لە ناو کیبۆردا جێگیریەکەن و ڕێگەیان بۆ کردوێتەوە لەم دیدارەیە تا چەند لەسەرم بابەتە قسەکرا ڕاستە لەم پرسە کەمتر چونکە دیدارەکە وەکو وتم نۆ توێژینەوە بۆ لەوانەیە فرسەتی ئەم بۆ ئەمە کەمتر هەبوو بێ بەڵام لە دەرەوەی ئەمە ڕێکخراوەکانی تری کۆمەڵگەی مەدەنی خەریکن بە ئاقاری باشە ئینەکەن بەتابێت لەو کاتەوەی کە چەند ساڵی ڕابردوو یونسکۆ
ترسێکی لەو جۆرەی نیشاندا کە ئەکرێ زمانی هەورامی بیر بچێتەوە یا بەرەفۆتان بچێت هەر زوو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کەوتنەخۆ و جۆرێک لە گفتوگۆ جۆرێک لە نێقاش دروستکردن و دەرکردنی گۆڤار و ڕۆژنامە و حتا حرەکەی تەرجەمە و مەسەلەن ئەو جۆرە جیهانبینی هاتە ئاراوە سوودێکی زۆر زۆر باشی بە پرسەکە گەیاند. زۆر باشە. کاردانەوەی ئەو میوانانی کە لەوێ ئامادە بوون و پانێڵەکانیان بینی کاردانەوەیان چۆنە بەرامبەر ئەو پانەڵانە بە ئیشێکی زۆر جدی و باشیان زانیت ئەو لە سوۆشیال میدیا فیدباکێکی باشمان بۆ هاتەوە هەر ئەم شەو بەتابەت جۆرێک لە بەگرنگیدان و دڵخۆشی و بەسەر و سیمای خەڵکەکە هەبوو ئەو بابەتانەی کە هەبوون وەروژێنەر بوون گفتوگۆیەکی باش کرا ئەوە بۆ ئێمە زۆر شتی گەیاند زۆر پەیامی گەیاند تر وای لێ کردین سوور بین لەسەرەوەی ئەوەندەی بتوانین کە خەریکە دیدارەکە دەقەگرێ وەکو جۆرێک لە ساڵ و 2 ساڵ و 3 ساڵوانە وەک جۆرێک لە نەریتێکی ساڵانە وتە نەریتێکی ساڵانە وایان لێ کردین کە پشت سوور بین و بەردەوام هەوڵی ئەو بدەن کە خوایار بێەوەی بتوانین بەردەوام باش کاکسۆی لە قسەکانە تۆزێک باست لە شێوازی گۆرانی وتن و مەقاماتی هەورامی کرد جا هەورامان یەکێکە لەو ناوچە دەوڵەمەنانە لە بواری مۆسیقا و گۆرانی وتناکە ستایل و ڕشکێکی تایبەت بەخۆیە هەم لە ڕووی ئەداکردنەوە لە ڕووی قورگەوە لە ڕووی وتنەوە تایبەتمەندی خۆیان هەیە لە دیدارەکەیە جگەل لەوەی کە ئەمانە باسکران بە وردی باز لەو مەقاماتە هەورامانە کراوە کە لە ناو سیاچەمانەیە بوونی هەیە کە نزیک بە 72 سروتی تایبەتی مەقاماتی هەورامیمان هەیە ئێمە کە ئەتوانرێ ئیشی لەسەر بکرێ و ئەتوانرێ ئەم مەقاماتانە هەر بە جیهانیش بکرێن لەبەرەوەی تایبەتە بە ناوچەی هەورامان چ لەو دی و چ لەم دیویش سێ توێژەرمان ئەوەندەی ئاگادە دوو توێژەرمان بە وردی ئیشان لەسەرەوە کردبوو یەکێ لە توێژەرەکان جیهانبینی فەلسەفی لە ناو سیاچەمانەیە ئادۆزیبەوە ڕێشەکەی گەڕاندبوو بۆ مۆژوویەکی زۆر زۆر کۆن کە ئەو سەردەمەی کورد بەگشتی و هەورامیەکان لە ناو ئەشکەوتاژە باشە دۆخەکەی گەڕاندەوە بۆی یەک ڕاست سیاچەمانە پەیوەندی نێوان مرۆڤ و سروشت و مرۆڤ و خوا بووە یعنی لە ڕووی جیهان بینی هەورامانە ئەوەی دەخستکە سیاچەمانە مێژوویەکی دێرینی لەم جۆرە هەیە یەکێکی تر لە توێژەرەکان هاتوو گۆرانی هەورامی دابشکرد و بەسەر بەشە جیاوازەکانە سیاچەمانە چیە بۆچی پێوترێ سیاچەمانە لە بەرامبەریا بەزمی دەرەی هەیە دەرەی ینی ئەوەی کە لە ناو چەماوتراوە باشە باسی لەوە کرد کە دوو جۆر چەپڵەمانەیە هەموو پنت و بابەت و دۆخە جیاوازەکانی باس کرد منەوە باس لەوە بکەم لە ناو گۆرانی هەورامی ئێمەیە ئەوەی پێوترێ کۆمەڵناسی تایەتی ئەوەی پێوترێ جۆرێک لە دەروونناسی هەورامیانە تایەتی ئەوەی کە پێوترێ جۆرێک لە مێژووی کۆنی ئێمە تایەتی پرسەکانی وەکو هاوڕێتی وەکو وەفا وەکو خۆشەویستی حتا وەکو پرسێکی وەکو بەڕێوەبردننی ماڵ و ئیدارەدانی ماڵ و حتا مناڵ بەخێوکردن و گۆرانی لایلای و هەموو ئەوانە لە ناو گۆرانی هەورامیا هەیە ینی بەوردی هەر ئێستا و چەند داریتریش و بە چەند توێژینەوەی تریش و بە چەند ئیشکردنی جیاواز لە ناو توێژینەوەی مامی ماسەر و دکتۆرە ئەتوانین یەک دنیاشتی جیاوازی لەناوە دەربێنین جۆرێک لە سروژناسی تایبەتی هەورامیانە هەیە جۆرێک لە ڕێزگرتنی سروش هەیە وەختێک مرۆڤی هەورامی بەرامبەر سروش دەبێتەوە سروشتەکە تێک نایە ئەمە بە تەواوەتی لەناو گۆرانی هەورامیان ڕەنگی داوەتەوە لە ناو گۆرانی هەورامیان شاخ قسەیەکە دوو شاخ بە یەکە وەکو چۆن دووکە و بەرامبەر یەکە خوێنن بەرامبەر بە یەک قسەیەکەن داڵانی قسەیەکە خۆی هەر لە ناو سیاچەمانەیە ئەو وتنی سیاچەمانە لەو خوێنی کەوەیە کە بەرامبەر یەکدانە هینی پێڵەن ڕوو بەقی وانای بەقی لەوە دەست پێەکە کە چۆن ئەوان بەرامبەرێکە خوێنن کە ئەمانش بۆ شێوەیە جوابی یەکترەیە طبعاً جوانترین خوێندنەوەی کە بەوە بیکەین جۆرێک لە تاگ ڕفتاری لەناو هونەری هەورامانانە منێک کە سیاچەمانەیە گەڵم تۆی بۆ مەسێنیتەوە جاری وایە دوو پیاو بەیەکەوە ێڵێن ڕێکەوتۆ ژنێک و پیاوێک بەیەکەوە بێڵێن ڕێکەوتۆ دوو ژن بەیەکەوە بێڵێن ئەو جۆرە ئەومان پیشانە جۆرێک لە دیموکراسی بوون هەیە حتا زۆربەی جارەکان سیاچەمانەکان بە کۆمەڵ وتراون ینی سێ کەس و چوار کەسیشی تێکەوتووە ڕێککەوتووە دوو دراوسێ بەرامبەر بە یەک خانوەکانە بە گۆرانیان بۆ یەک سندوێتەوە ئەمە ئەومان نیشانەیە من ڕقم لە تۆ نییە من هیچ قاروقینێکم نییە ئەگەر من شتێکی شم هەبوو بێ من بەم بەزمە دەست پێکەم تۆ بە هەمان بەزمیان بە بەزمێکی تر جواب بمێتەوە لە کاتی وەرزی تەکاندنی گوێز بماوەیە پێشێستا بەسەر دارگوێزەکانەوە جۆرێک لە گۆرانی زۆربەی زۆری دەستە جەمعە گۆرانی هەورامی لە پشت ئەو وتنەوە تەنها شتێکی ئاوازێک و قسەیەک نییە بە وتن جۆرێک لە جیهان بینی جۆرێک لە دانایی هەیە هەمووەوە ڕەنگی یاوەتەوەتیە کاک سوهەیب ئەگەر کەسێک بۆمنەوەکو من نەمتوانی بێ هەلم وەنە ڕخسابێ لەم دیدارەیە بەشدار بوو بێتم و لە دیدارەکانی پێشوە ئەگەر بمێ و تەواوی وردەکاریەکان بزانم
چۆن بتوانم دەستم کە ئەم زانیاریانە بیرتان لەوە کردوەوە بیکەن بە کتێبێکیان بە شێوازێکی تایبەت بڵاوی بکەنەوە بۆ ئەو کەسانی کە دەیانوێت زانیاریان هەبێ دەستیان بکەوێت ساڵانە نەکەر ئەم دیدارە هەموو دیدارەکانی دامەزراوەی کەریمە عالەکە ئێمە وەکو نەریتێک وەکو ئەرشی سازیەک وەکو جۆرێک لە پاراستن ئێمە هەموو دیدارێک کە ئەیکەین بە کتێب چ دیدارەکانی پێشووترمان چ هەموو دیدارەکانی هەورامان ناسیسە لە کتێبەکەی بەرگی 1 و 2 3 و 4 و هەتا 5شمانەیە هەمومان کردووە بە کتێب بەشێکی تایبەتمەندیان لەوێ بەسەر میوانانەدا بەشەکەین هەر توێژەر و نسخەیەکی خۆی عینێ بۆی وەری بگرێت و لە لای بێ باشە بەشێک لە کتێبەکان هێڵینەوە چ لە ئەرشیفی خۆمانە لە کتێبخانەی دامەزراوی کەریمە عالەکەیان پارێزین بەشێکی تریشان ئەدەی نەزانکۆکانی کوردستان و کتێبخانە گشتیەکان و زۆربەی زۆریشان بێ بەرامبەردا بەشەکەین بووی جێگەی خۆیان بگرن لە ڕێی ئەمێ ئەوە بڵێم لە کتێبەکانی ساڵانی ڕابردووان خۆم وەکو توێژەرێکە لە بواری ئەدەبیاتا کارەکەم بەشێکی باشیانم بینیوەتەوە وەکو سەرچاوەکە بەکارهاتوون ئەوەندەی توانی بێتمان و دەستمان پێ ڕاگەشت بێت دامان بە بەشێک لەو کەسانی کە مهتەمن بە قەزیاوکە و لەو شوێنانش وەکو زانکۆکانی کوردستان من لەناو زانکۆکانە بینیویشمە کتێبەکان و بەرهەمەکان بینی باش کاکسۆی دامەزراوی کەریمی عالەکە هەمومان دەزانین کە دامەزراوەیەکە کە بەردەوام کار لەسەر بابەتە ئەدەبی و کەلتوری و هونەری و ئەو بابەتە گرنگانە ئەکا خودت بابەتێکی مێژووی کە پەراوێز خراپێت دووبارە زیندوی ئەکاتەوە کە ئەمە جێی دەستخۆشیە پلانتان وەکو دامەزراوی کەریمی عالەکە وەکو هەورامەیەکیش جەنابەیانی با تۆزێک بیکەین بە هەورامیانە وەکو هەورامەیەک لە پلانتانە هەیە کە بتوانن ئەو هونەرە ڕەسەن و جوانە کە هەمووی چیرۆک و ستۆری تایبەت بەخۆی هەیە بتوانن کۆی بکەنەوە وەکو ئەرشیفێکی دەوڵەمەند لە ناو گەلی کووردا بەکاربێ هیچ پلانێکی ڕاستی یەک دوو جار لەگەڵ کاک شاخەوانیشە ئەم گفتوگویانم لەگەڵا کردو جایتر نازانم بە کوێ گەیشتووە پلانی زۆر جدیمانە خوایار بێ لە پلانی ساڵی تازەمانە هەر 6 مانگ جارێ پلانی ساڵانە و هی 6 مانگمان هەیە لە ناو 6 مانگەشە پلانی ورتری مانگەکە و حتا هەفتەکەشمان هەیە ئەمەوێ ئاماژەوە بکەم ناکرێت لێرەوە من باز لە دکتۆر تەها ڕەسوڵ نەکەم ئیشە جدیەکانی هەوڵەکانی ماندووبوونەکانی لە بەرچاو نەگرن پشتگیرێکی زۆر باشمانە دەستی بەدەستمانەوەی وەکو چەمکە کوردیەکەڵێ بە تایبەت بۆ هەورامانیش هەموو جارەڵێ من سرم پێوە نیە چیتان بۆ کرا چیتان چۆنتان توانێ بیکەن لە ڕاستیە ئیشی زۆر جدیمان لە بەردەمایە مەسەلەن یەک لەوانە ئەکرێت لە تازەترین ئیشمانە چاپکردنی کۆبەرهەمیەکێ لە نووسەر هەرە باشەکان بێ حەزناکەم نایبێنم بۆی بێ جۆرێک لە سوپڕایز کە تایبەتمەندی هەورامانە و کللتورناسی هەورامانە چ لە ڕووی ئیدیۆم و پەندی پێشینان و قسەین هەوڵێکی زۆر جددی و ڕاقیە وەکو ئینسکلۆپیدایەکە ئیشی داهاتومان ئەکرێکی لە ئیشەکانمان جۆرێک لە کۆنسیێر بۆ هونەرمەندانی هەورامان کە وەکو چۆن لە ماوەی ڕابردووە ئیشێکمان بۆ گروپی تەمبورجەنانی هاواری شنەروە کرد خەریکین بەو شێوەی ئیشەکەین ئەوەندەی بتوانین ئیشکردنی جیاوازمان ئێمە هەندێک گۆڤار و با بڵێن کتێبی چاپکراومانەیە لە چوارچێوانەیە گۆڤاری وانەرمان هەیە گۆڤاری زمان و زارمان هەیە گۆڤاری وارانمان هەیە لەناو ئەمانەش ئەوەندەی بتوانین بە شێوە گشتیەکە هەوڵێن بۆ پاراستنی کللتور و لە ناویشیدا هەورامان هەرگیز فەرامۆژ نەکەین دەستخۆش زۆر سپاس بۆ سوایب فاروق بەڕێوەبەری چالاکیەکانی دامەزراوی کەریمی عالەکەکان بەیانی لەگەڵمانە بێت کارەکانتان جێگەی دەستخۆشیە دەستان خۆش